سڵاوتان لێبێ ئەزیزان، خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ لەگەڵتان نابم. بەنامەی ئەم جارەمان تایبەتە بە سۆز و میهرەبانی خۆی پەروەردگار. ماوەیەک بەر لە ئێستا هەندێک لە وڵاتانی دراوسێمان هەڕەشەی ئەویانە کردکەوە بەنداویان دروست کردەوە و ئاوا گرنەوە و بۆی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان دروستکەن. بەڵام ببینین لە دوای بارینی بارانێکی زۆر بە جۆرێک لە جۆرەکان ئیشەکە وا خواسی کە زۆرێک لەو بەنداوانە بە مەجبوری بەریاندایەوە بۆ ئەوی تووشی زیانێکی گەورەتر نەبن. ئێمە بەنامەی ئەمڕۆمان تایبەت دەکەین بەوە ئایا ئینسان چۆن ئەبێ پشت بە ڕەحمی خۆی گەورە ببەستێ، تا چ ڕادەیەک ئەبێ پشت بەخوا ببەستیت و ئەو ئەرکەی لەسەر شانی خۆتە ئەنجامی بدە. ئێمانە چەند پرسیارێک تر لە هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە بن. خی گەورە تا سەر بە ڕۆزی هەرەیە ئیتر هیچیش نەمێنێ ئیشە خوانێکا نابێت. خی گەورە بە تەندروستێکی باشەوە تۆ نەخاتەوە ڕۆژێکی نوێەوە تۆ لەکوێ توانی ئیش و کارکەی، تۆ لەکوێ توانی پارە پێیاکەیت. ئینسانی باوەڕی بەخوا هەبێت، دەرامەتیش پەک ناکەوێت و ڕزق پەک ناکەوێت، خوا کەفیلی ڕزقی ئێمەیە. وتوانە لە لادەیەکە وتوێتی باراشە هەیە بۆ زستان، وتوێتی وەردم هەیە، یعنی وەردی هەیە بۆ ساڵی داهاتوو. ئەوە نەبیر و باوەڕی لەگەڵ خوای خۆیان بەقۆت بوو. ئومێدم بە حیزب نییە، ئومێدم بە حکوومەت نییە، ئومێدم بە حیچ کرد، ئومێدم بەس بە خوای گەورەیە. خەڵک قەناعەتی نەماوەی ئەمڕۆ ئەنە ئەوەی کە بجوڵێ لەم سەر عەرزی خوا بەش خۆی ڕزقێدا. هەموو مافێکیەوە بە تۆ ئەقڵی یاویتە تێ، دەستی یاویتە تێ، چاوی یاویتە تێ، کە بڕۆ ئیش و کاری پێ بکەی بجوڵێ پێی. تەسادفم کردووە لە حاڵەتی مەرگا بووم، خدا ڕەحمی پێم کردووە، لەسەر بان کەوتومە خوارەوە لە دوو تەبەقە بازم، خدا ڕەحمی پێم کردووە زیندوما و هەر ئاوایشمە زۆر سپاسیەکەم. حەسبی الله ونعم الوەکیل، ئەمێ بەدەست خوای. باوەڕ بە ڕەحمی خۆی پەروەردگارەیە. بەڵێ باوەڕمێ بەخوای پەروەردگار و ڕەحم لەوە زیاتریش. باشە، بۆچی ئینسانە بێ پشت بەخوا ببەستێ لە ئیش و کاروباریە؟ وەڵا هیچ شتێ بێخوا ناکرێ، هەرەیە پشت بەخوا بەسی. باشە، بەڵام هەندێکی گە بینین ئەڵێ من خۆم ئیشەکەمی تر بۆ پشت بەخوا ببەستن. ئەوە ناکرێ، ئەوە قسەیەکی باش نییە، غەڵەتە ئەوە، هیچ شتێ بێخوا ناکرێ. ئەگە خوای گەورە نەبووایەوە ئێمە ئێران ژیانمان نەبووایە. ئەی لەبەرەوە ئەڵێ من ئاوەکەگرمەوە لەبەرەوە هەرێمی کوردستان ئاوی بۆ نەڕوە، کاریگەری خراپی لەسەر کاریگەری خراپی لەسەر هەبێ. باشە، بەڵام بینیمان ئەو بارانێکی وا باری بە مەجبوری خۆیان ئاو مەجبوری خۆی بەریاوە، زانی حشتێ دەسەڵات نییە بێخواکە. کاتە ئەبێ ئینسان قەت ئەوە لەبیر نەکا کە خوا لە هەموو شتێک گەورەترە، ئەتوانێت هەموو شتانی کە بوون و تۆ مێشمان قبوڵی ناکا ئەو لەسەر ئەوەشەوە. وەڵا هەزار لەسەرەوەشەوە توانە بیکە. ئەم هەمگا حکوومەتە تۆ دەسەڵاتدارە هیچ شتێ بێ خوا ناکرێت، ناتوان ئیشە خوانێکا نابێ. منە سیقەت هەیە بەوەی کە پشت بەخوا بەس 100 بەرامبەر ملیۆنە جار سیقەت زیاترمان هەیە، هیچ شتێ بێخوا ناکرێ. باش، ئەی بۆ هەندێکی زۆر سیقەی بەوە نیە ئەڵێ من خۆم ئیشەکەم، خۆم پشت بەخۆم بەستم، ئێتر خوا چیەکا بۆ؟ ئیتر ئەوە ئینسانێکی باش نییە، ئەوە ئینسانێکی ڕوولەخوا نییە، ئەوە ئینسانی نییە کە بڵێ وەڵا هیچکە ناتوانێت بێخوا بیکە. هەموو کەسێوێ لەخوا بترسێ، نەتیجەکەی هەرەوەی بڕۆیتەوە بۆ لای خۆی. بینیمان ماوەیەک بەر لە ئێستا هەندێک لە وڵاتانی دراوسێ هەڕەشەی ئەوەیانە کرد کە ئاو لە هەرێمی کوردستان بگرنەوە، بەنداویان دروستە کرد. بەڵام بینیمان ئەو بارانە بەخڕ و گەورەیە باری کە وا پێویستی کرد خۆیان بە مەجبوری ئەوەکەیان بەرداوە. بۆچی هەندێک کەس باوەڕیان بە یعنی زۆر پشت بەخوا نابەستن؟ وەڵی زیاتر مەویست بوونە ڕەحمی خوا، بەس ئەوەیە ئینسان بە تایبەتی ئێمەی کورد کە ئەمڕۆ باران نابارێ وازین تاوا نابارێ، بەڵام خۆی وایش نییە. ئەمەینی لاوازی ئیمانمان نییە؟ حتمما لاوازی ئیمانە، بەڵام ئەوەی کە ئەڵێ خوا کەریمە، تۆ بە هەرچیە بوو بێ دەستی خوا. بەڵام هەندێکی ئەڵێ تەمەنەوانی کە ئیمانیان زایفە، یانەوانی کە لە دەرەوەی دینن ئەڵێن ئێمە خۆمان ئیشی خۆمانەکەین، خۆمان ماندووە بین، ئێتر بۆچیمانە پشت بەخوا بەست؟ ئەوە ڕاست نییە، پشت بەسەر بەدەستی خوایە، تۆ سبێنێت دەرەوە ئەڵێ ئەو چۆلەکەی کە بە سبێنان بەسکی خاڵێک چێتە دەرەوە بەسکی پڕێتەوە، خوا هەرە خوایە. ئەی ئەمە شەرە هەمان شتە، ڕاستە ئێمە جوڵەیەکمان لەسەرە، ئێتر باقیەکەی کرد دەستی خوای گەورە. باشە، لاوازی ئیمان وا ناکات کە ئینسان لە زۆر شتا ئەو پەیوەندی لەگەڵ خوا بشڕێنێ؟ هەموو یەگەرێتەوە بۆ زەعیفی ئیمانەوەکو جەنابەت فەرمووت، یعنی کە ئیمان نەما کە تەماح زۆر بوو ئینسان کە بڕای بە دین نەما زیاتر، ئێتر وازانێ هەموو شتێ بەو هاشوو شەیە کە لە تەلەڤیزیۆنەکانەوە لە عیلامەوە
سەرچاو سوۆسیال میدیاکانەوەیە ڕەحمی خۆیان لە بیرچوە کابرا کە جاران باوەڕی بەخوا هەبوو بارانش ناباری نوێژە بارانەیە کە چووکە ئیمانی هەبوو خی گەورە بارانەکەی بۆ باراندن بەڵام ێستا چونکە هەمووی لە زعیفی ئیمانەوەکو جەناب بفەرمووت پڕای بە هیچ نەماوە تر وازانێت کە ئەمڕۆ نەبارە سبێنە دنیا ئاخرەبێ وەکوڵێن خی گەورە ڕستی ئەو هەموو بوونەوەرەی سەرزەویەدا چۆنی مرۆڤەکان نادا کە گەورەترین بوونەوەرە لە سەرزەوی ئەڵێن خی گەورە تا سەر با ڕۆزی هەرەیە قسەیەکی خۆمان هەیە لەو بابەتەوە خی گەورە تا سەر با ڕۆزی هەرەیە ئیتر هیچیش نەمێنێ وەکوە ئێستا کە معاشکەم بووەوە وڵی خەڵکەم لە برسانەوە 4 ساڵشە نات و خەڵکیش هەر ئەژی وەکو خۆی بەڵێ کەمتر بەڵام هەر ئەژی بەڵام مەگەر ئیمان بەخوای گەورە هەبێ شەڵا خی گەورە مشتێ بارەکە چاقەکان کاکە سلااو لێ سلااو لە تۆش باوەڕ بە ڕەحمی خوا هەیە چۆن نیمە بە تاکیید باوەڕەکەت چۆنە باوەڕم پێ هەیە کە لە هەموو کاتێکا مرۆڤ ئەبێ لە کاتی کەوتنە لە کاتی هەڵسانە لە خۆشی لە ناخۆشیە هەمیشە ئیمانی بەوە هەبێ کە خی گەورە ڕەحمێکی هەیە بۆ هەموو نەوەکانی خۆی بە تاکی دەمە ئەی بۆچی هەندێک کەسە بینین ئاڵێ من خۆم مادووە من خۆم ئیشەکەم ڕحمی خواچی لێ بکەم تۆ قسەی چێ لەسەرم قسەی ئەوە بێ ئیرادی ئینسانە ئەوە بێ ئیرادی خودی تاک شخصی خۆیەتی ئەگەر خی گەورە لەشی تۆ ساغ نەکە ئەگەر خی گەورە ئیرادە بە تۆ نەیە خی گەورە بە تەندروستێکی باشەوە تۆ نەخاتەوە ڕۆژێکی نوێەوە تۆ لەکوێ توانی ئیش و کارکەی تۆ لەکوێ توانی پارە پێیاکەی هەر ڕستێکیش خی گەورە بۆ تۆی دانە نابێ هەرچەنە هەوڵ بێ هەر پێی ناگەی وەکو تۆڵێ بینیمان وڵاتانی چەند وڵاتێکی دراوسێ پێشتر هەڕەشەیەوان نەکرد کە ئاوی هەرێمی کوردستانەگرنەوە بەنداویان دروستە کرد بەڵام بینیمان بارانێکی وا باری بە مەجبوری خۆیان ئاوەکەیان بەردایەوە ئەو هەمووکانی و ئاوە تەقی و چەند گرتێکی ڤیدۆیشمان بینی لە ناو هەڵەبجەی شەیدی شاوەمان بینی کەواتە ئەمە جۆرە لە جۆرەکان معجزە نییە بۆ ئێمەی مرۆڤ کە پیشانمان بدا تاکید مرۆڤ کاتێک یێتە دنیاوە خی گەورە چارەنووسیشی دیاری کردو لە چی ڕۆژێکە ئەمرێ ئەگە من قەرار بێ 20 ساڵیکە بمرم با لەم ڕۆی هیچ شتێ نەمێنێ نە خواردن نە ئاو نە نان هیچ شتێ نەمێنێت تا ئەو کاتی خی گەورە بۆی داناوم هەر ئەژیم ئەگەر بە هەوایەکی احتیاجیش بێ برسێتیشم نامێنێ بە هەواکە ئەی بۆچی هەندێک کەسە بینین ئەڵێ ئەگەر خوا دادپەرۆرە بۆچی من لە دنیا فەقیرم خەڵکی تریش دەوڵەمەند ئەوە بی ئیرادی مرۆڤە زۆر جار یعنی سێرەکەی شکستە لە شکستی دنیای شکستێنێ سێرەکەی بەرامبەرەکەشی هەوڵ نایە لە مدەی ساڵێکە ئەبێ بە خاوەنی شتێکی زۆر بەڵام ئەم هەرچەند هەوڵی ژەیە ناتوانێت بگا بەوەی کە بەرامبەرەکەی هەیەی ئەو کاتانە خۆیەکەوێتەوە بیر و سیخەی زۆرە بێت کە پێویستی بەخوا بێت کاتێک کە هەی بوو ئەڵەی خۆمە کە نەیما ئەنجا پشت بخوا لاوازی ئیمانە براکەم هەمووی لاوازی ئیمانە یعنی سێرەکەی من هەر هەوڵەگەیم بۆ هەر شتێک ئەو وەختە خی گەورەکەم بە بیان و ینی ناعوزوبی لا بەڵام خی گەورە ئەوەی پێیاوی لە ژیانە هەر ئەوەیە هەرچەنە هەوڵ بیت و هەرچەنە هەوڵنی هەر ئەو بۆ دەسێنێ کاکە سڵاو لێ سڵاوی خی گەورە لە تۆ تا چەند باوەڕ بە ڕەحمی خوا هەیە لە سەدا سەد لە سەدا سەد ئەی بۆچی هەنێک کەسە بینی ئەڵێ من خۆم خاوەنیشی خۆمم خۆم ئەم شتانم دەستکەوتووە ڕەحمی خوا هیچ کاریگەری نەبوو چی دێ بۆ کەسان ئەمایی ئەوە کابرا بۆ چووی خۆیەتی هەیە بێ باوەڕ هەیە باوەڕدارە ئەمجاوەکو کەس خاوەنی شتی خۆی نییە غەیری خوانەبێت ئیلا ئەبێ خوا پێ بدات ئەی خوددا دادپەروەرە لەگەڵمانە لەم دنیاە ئەوە وەشکیتیان نییە بۆچی هەندێک کەس دەوڵەمەندە هەندێک کەسی خی گەورە پێی نەداوانی فەقیرە هەندێکیش پێی داوە و وەزی زۆر باش ئەوەی کە فەقیرە یا ئەوەی کە دەوڵەمەنە یعنی خی گەورە بەس خۆیە زانانی ئەو قیاسە بکات خی گەورە خۆیە زانانی ئەو خێرە لە چیایە احتیمالیە لەو فەقیریە کە منی تیام خێری تیابێت احتیمالیە دەوڵەمەند بم ئەو دەوڵەمەنیە خێریتیان نەبێ بۆ من تووشی نەخۆشینە بم تووشی بەڵایە بم دەوڵەمەنیەکەش بێ بە عذاب بۆم احتیمالیە کەس فەقیر بم کەسێکی لە شتاق و ئاسوودە و دڵخۆش بم بەس کێشەی ئەوەمەیە تۆ زیاد دەرامەتم کەمە ئەم جاواکو ئینسانی باوەڕی بەخوا هەبێت دەرامەتیش پەک ناکەوێت و ڕسق پەک ناکەوێت خوا کەفیلی ڕسقی ئێمەیە وەکو بینیمان باسی ئەوت کرد وڵاتانی دراوسێ ئەمە پێشتر هەڕەشەی گرتنەوەی ئاویانە کرد بەڵام بینیمان خی گەورە بارانێکی باران بە مەجبوری خۆیان بەنداوەکانیان بەردایەوە ئەو هەموو ئاوە لە هەرمی کوردستانە لە سەررجەم شوێنەکانە کانێکان تەخی ئەو وڵاتانە و ئەو دەرودراوسیانەی کە دوژمنی ئێمەەوە دوژمنی سەرەکی ئێمن لە بیدایەتەوە قسانیان کردووە من گاڵتەم وەکو خۆم
کە باوەڕم بەخوای گەورەیە فیفیم بەو قسانەیە خی گەورە ویستی وا بێت نە بەنداوی ئێران ناتوانێت بەر لە من بگرێ نە بەنداوی تورکیا نە بەنداوی کەس ئەگەر خوا ویستی وا بێ من ئەزمەی ئاو نەچەشم خی گەورە نیەتی ئەوان هەمووی بەتاڵەکاتەوە ئیتر بینیشمان بە چاوی خۆم و هەمی تریشە بینین ئینشەڵا بەڵام خەڵکەکە ئێمە ڕوو لە ڕوبەرە خوا بێ و ئیمانی بەخوا بێ بەعام ئیمانی خەڵکی سە لاواز نەبووە لە ئیمانی خەڵک لەعنی قەنەعەت وایەتر لە ساسی ئیمانی سابتی هەیە لە سا هەفتای لەق بووە لەوەجێ خۆشی متێکم لەوانەیە کە لەق بە لەقەکە چۆنە ینی هەرڕاکەم باوەڕم بە هیچنی هەرڕاکەم بە حرام و بە حەڵاڵی یەنم ئەگەر باوەڕم بەخوا هەبێ ئەمە حرامم هەر ناوێ حەڵاڵەکە خۆیەت خی گەورە هەتا سەر بە ڕۆزی هەرەیە ئیتر هیچیش نەمێنێ ئیشە خوانێکا نابێت خی گەورە بە تەندروستێکی باشەوە تۆ نەخاتەوە ڕۆژێکی نوێەوە تۆ لەکوێ توانی ئیش و کارکەی تۆ لەکوێ توانی پارە پیاکەی ئینسانی باوەڕی بەخوا هەبێت دەرامەتیش پەک ناکەوێ ڕسق پەک ناکەوێ خوا کەفیلی ڕسقی ئێمەیە وتوانە لە لادەیەکە وتوێتی باراشە هەیە بۆ زستان وتوێتی وەردم هەیە یعنی وەردی هەیە بۆ ساڵی داهاتوو ئەوە نەبیر و باوەڕی لەگەڵ خی خۆیان بەقۆت ومێدم بە حیزب نییە ومێدم بە حکوومەت نییە ومێدم بە حج کرد ومێدم بەس بەخوای گەورەیە خەڵ قەناعەتی نەماوەی ئەمڕۆ ئەنە ئەوەی کە بجوڵێ لەم سەر عەرزی خوا بەش خۆی ڕزقێدا هەموو مافێکیەوە بە تۆ عقلی یاویتە تێ دەستی یاوی دەدێت چاوی یاوی دەدێت کە بڕۆ ئیش و کاری پێ بکەیت بجوڵێ پێی تەسادفم کردووە لە حاڵەتی مەرگا بووم خدا ڕەحمی پێم کردووە لەسەر بان کەوتومە خوارەوە لە دوو تەبەقە بازم خدا ڕەحمی پێم کردووە زیندوما و هەر ئاوایشمە زۆر سپاسیەکەم حسبي الله ونعم الوكيل ئەمە بدەست خوای کاک شەفیق سڵاو لێت سەلاو سەر چاومە خێر بێنێ خوا کاک شەفیق باوەڕ بە ڕەحمی خوا هەیە زۆریش چۆن بەڵا بە هەموو شتێک بە ڕەحمی خوا بێت ئەی بۆ هەندێکی گلەیەوەکە ئەڵێ من بۆچی لە دنیاە دەوڵەمەند نیم کەسی ترە بینم دەوڵەمەندە وەڵاوە ڕاو بۆچوونی خۆیەتی بەڕێزم ئەوە مەسەرێکی کودی ئەڵێ کە لە پڕ نابێ بە کوڕ وایە ئەوەیە ناتۆ بتەوێ یعنی حەد یەکسەر لە پڕابی بە کوڕ نابیت باشە لە ژیانی خۆتە ئاوا بەزەقی بینی و تەخوا نەویست بێت تۆ زەرێرە بکە ینی ڕەحمی پێکردبی هەموو کاتێ لە تەنگانە لە خۆشی لە ناخۆشی شتێکم بێ خی گەورە ئاگای لێم بۆ گەیشتوتە فریام و ڕەحمی خۆی باراندووە بەسەرما منی لەو ڕەحم و کەرەمەی خی گەورە بێبەش نەبوو ئەی بۆچی سیرەکەن بە ئام مرۆڤ ئەو کاتێک کە هەبوونە کەشتی هەیە زۆر ینی بەی خی نازانین بەس کاتێک کەوتە تنگانە کاتێک کە نەبوونی بوو ئەنج پشت بەخواوەسێ ئەنج ئیمانی بەهێسترە بێتەوە بەس بۆ لە کاتی تنگانە پەنا بۆ خوابی ئەوە ئیمان زەعیفیە هەر کەسێ ئیمانی زەعیفی ئاوایەت لە کاتی نەخۆشیە لە کاتی سەرەمەرگەتەنە ئەو کەسانە خی گەوریان بیرەکەوێتەوە یا پارە و دەسەڵات و هێز و قووەت و غیرەت و مشتێکیان بیرەکەوێتەوە ئەی پێشتر بۆچی تۆ بیری نایە وایە بۆ هەتا هەو بوو نەتەتوانی هاوکاری دراوسێکە بکە یا براکە بکە یا کەسەکە بکەیت سە بۆ نمونە کەسی وایە لەم بە بابم عەرەبانە دنیایان خواردووەم عەرەبانە نازان چی منش بەش بە حاڵی خۆم یعنی وەکو شخصی خۆم ڕۆی مەتە شوێنان ئەو منتیقە هەمووی عەرەب بووە بە کوردی قسەم کردووە ڕێز و حرمەتیان لێگرتم ئیسەش ئەڵێم لە خۆم زیاو بێ هەم بێت بتوانم هاوکاریان برا عەرەبانە بکەم کە لیان قەومان ئێمەش سەردەمێ بوو ڕامانە کرد بۆ ئێرە لێمان قەوما چێ هاوکاریە کردین کاکێ ئەو کێشەی نەتەوە پەرستیانە ئەو عەرەب و کورد و فارسوانە پێدوانیە سیاسەکان دروستەکەن خودی مرۆڤەکان کێشیان نییە بە سیاسەکان دروستیان کرد سیاسەکانیش دروستەکەن و مرۆڤەکانیش دروستەکەن وەکو عەرەبی کەلیمێکی عەرەبی ئەڵێ ماکو فەرق بەینە الئەکراد والعەرەب فەرقی کورد و عەرەب چییە من کامەی زۆر بێگانە بێ و کامەی زۆر خەڵکی وڵاتێکی بیانی بێتە شارەکەم ڕێز و حرمەتی لێگرم دعوت یەکەم بەهانایەوە چم بۆ لێقەمە بۆ نمونەیسە من بەشایەتەوە بە بەڵگەەوە بە مشتێک و کەسیان ئاگاتون عەرەبوون دە شوێنە لەو سەر ڕێگەوینانەوە سام ڕۆشتم بۆ سەفەر چوون بۆ شوێنێ کابرا پرسیای لێکردم وتمە با ڕێز و حرمەتی لێگرم چۆن هاوکاری بکەم چۆن خزمەت بکەم چۆن ڕێزی لێ بگرم چۆن بێن بەهاناتەوە یعنی ئەمە بەڕاستی ئەو ئینسانانە ئەوە ڕاو بۆچوونی خۆیانە تۆ ئەڵێ کاکەمە عەرەبە کۆرەوازی دێبێنەمە دنیایان خوارد و ئێمە بەجلی کوردیەوە بڕۆینە بەخان کاکەوانیە بە قوربان وا بیر مەکەرەوە تا چەند باوەڕ بە ڕەحمی خوا هەیە وڵات حتا ئەوە نایقڵم مرۆڤکە قەنەعەتت پێیە بەتەواو زۆر باشە ئەی بۆ هەندێکی ئەڵێ من خوا لەگەڵ بنا ڕەحمی نەبووە بۆچی من فەخین و کەسێکی تر دەوڵەمەند هیچ کەسێ
ئەولا و لای باوکو دایک بەقەد شیرینی ئەولا و لای دایک و باوک بەقەدەر شیرینی خی گەورە نییە ینی بە هەزار قات ئەو ڕەحمی زیاترە بۆ مرۆڤەکان دا ئەقلی ئینسانان نییە ئەوە نە بە ڕەحمەخوا باشە بینیمان چەند وڵاتێکی دراوسێ هەڕەشەی ئەویانە کرد کە بەنداویان دروستە کرد ئاوی هەرێمی کوردستانەگرنەوە بەڵام ئەو بارانە بە لێزمەشمان بینی وای هات خۆیان بە مەجبوری بەنداوەکانیان بەردایەوە کەس ناتوانێت خوا ڕاگیرکە بەعام ئیمانی خەڵک زعیف نەبووە بەم بە ڕەحمی خۆی زعیف بووە وەختی خۆی من وەکو بیستمە لە باوکم لە باپیرم لە کەسێکم وتوانە لە لادەیەکە وتوێتی باراشە هەیە بۆ زستان وتوێتی وەردم هەیە یعنی وەردی هەیە بۆ ساڵی داهاتوو ئەوە نە بیرو باوەڕی لەگەڵ خی خۆیان بەقۆت بووە ئێستا کێ بە ملیار دۆلاری داناوە هەر پەلامارە هەر حەشا حەزری دزیەکە و باوەشی بە دنیا کردووە لە ئەو وایە مردن نەماوە لە ئەو وایە نامرێ لە ئەو وایە جێ نایڵێ لە ژیانی تایبەتی خۆتا ڕەحمی خی گەورەت هەست پێ کردەوە بۆ ژیانت سوپاس بۆ خوا منەڵم بێ ڕەحمی خوا ناتوانین هیچ شتێ بکەین هەمیشە بیر و باوەڕم بە خی گەورە هەبوو قسە چیە بۆ کەسانی کە ئەڵێن بۆ خۆمانی شتەکە پەیوەندی بەخواوە نییە چی بۆ کەسان ئینسانێکی زۆر دواکەوتووە لە ژیان نازانێت وەزانتی هەروە دنیا ڕۆشناوە ئەبێ ئەو بخوات و بخواتەوە تایە و ڕاک شوێستاحەتکە سێران و سەفا بکە و بە سیارەی ئەخیر مۆدیل بگەڕێ چەنەهای وەکووانمان بینیوە جێ یەڵاوە و ئیسە کوڕ بزنێکی بۆ ناکا بە خێر هەر جنێوی بۆ نێرێ تۆ خۆت تا چەندێک قەنەعەت بە ڕەحمی خوا هەیە وەڵا زۆر جاوی قەنەعەتی بە ڕەحمی خوانە بەکەی بسڵمانەکەی ئینسانە زۆر زۆریش هیچی ئەرەوەڵا بۆچی هەندێک لە گەنجەکانی ئێستا با بڵێ هەندێک لە خەڵکی ئێستا بە ئام قەنەعەتیان بە دەسەڵاتی خوانیە زۆریان بۆ نمونە پرسیارەوەکەن بۆ خوا منی بە فەخیر دروستکرێکی تری بە دەوڵەمە دروست خۆی ئەزانی شۆنە هەموو شتێک بڵێ بەدەست خوایە هیوا هەیە ئەمڕۆ قەیرانی ڕووی کردووەتە ئەم کوردستانە یانێ بەڕاستی خەڵکانێک دەسەڵاتی بەسەر حیزبەکان نییە بەسەر حکوومەتۆ نییە مەجبورە چونکە خوای گەورە ئەمڕۆ بە ڕەحمە کە قسە ناکە نایەتەوە جواب مەجبورە بڵێ کاکە دەسەڵاتی خوایە بەسەر ئەمڕۆ دێگە ڕاستەکە بۆ وەڵا ئەمڕۆ تۆ ئەگەر ئەمێدۆ بەخوا بێ لە خوا بپارتۆ خوا هەمیشە هاوکاری دەکات و هەمیشەش یانێ بێ ئومێد نیت بینیمان ئەو چەند ڕۆژێ ڕابردەوە بارانە باری کە جوابێک بوو ئەو کەسانی کە یانوت ئەگەر ئێران تورکیا ئاوەکە بگرنەوە ئێمە ڕەنگە تیا بچین ئەو هەمووەکانی و ئاوە تەقیەوە بە مەجبوری بەنداوەکانیان بەردایەوە نەمە ڕەحمی خوا نییە زانی چۆنە بەڵێ ڕەحمی خۆی خوا بە هەموو نوعی تاقیمانەکاتەوە باش ئەو گرتیەوە وای زانتر ئێمە لە تینوە ئەمرین خۆ برا ئەو دەسەڵات بەدەست نیە دەسەڵات بەدەست خوای گەورەیە فرعۆن چی نەکرد توانین سەرکەوە نا ئەمڕۆ تۆ ئەگە ئومێد و بەخوا بێ خوا هەمیشە هاوکاری دەکات خوا هەمیشە یارمەتیدایە من لەسەر مەعاشم نییە لە 85 پێشمەرگەم دینارە مەعاشم نییە یەک دینار حاڵی بدە ئومێدیشم بەخوا هەیە و خوا ژەمژێنێت و لە ژیانی خۆتا هەست کردو خوا بەڕەحم بۆ لەگەڵ بەڵێ من تقریبان بەڵێ ئێستا ئەرە وڵا دەستنوێژمێ نوێژ ئەەکەم و ئومێدیشم بەخوا هەیە و ئەو وەختا وەکو ئێسانەوە بەس ئێسا ئەگە ئومێد و بەخوای گەورە بێ خوای گەورە هەمیشە پشتیوان دەکات بەس تۆ ئەگە بتێ بڵێ وەڵام من ڕووکۆم خوا یەکسەر بداتێ نا خوا بێ تاقی بکاتەوە بە دڵ و بکاتە هەڵێبی تۆ ئەمڕۆ ئەگە ئومێد و بەخوا بێرە وڵا خوای گەورە ئینسان هەتا و کاتەی شتی هەیە هەبوونە زۆر لەگەڵ خوا پەیوەندی بەهێز نییە بەڵام کە کەوتە تنگانە یەکسەر پەنا بۆ خوا زۆر ڕاستە ئەوە شتێکی زۆر ڕاستە ئەخۆ ئەمڕۆ زانی چۆنە ئەمڕۆ تۆ مەسەرەن لە خۆشیایی وازانیتر ئەو خۆشی دایم بەردەوام نازانین ناخۆشیە بەسەریا ئەگە بزانین ناخۆشیە بەسەریا ئەوە دوایی شتێترە من ناخۆشی زۆرم هاتووە بەسەر هەر زۆر زۆر ناوەسە لە خوای گەورە بەزیا بێ ئومێدیشم بەخوا هەیە و هەمیشە ئومێدم بە حیزب نییە ئومێدم بە حکوومەت نییە ئومێدم بە حەج کرد ئومێدم بەس بە خوای گەورەیە چونکە بۆ خوای گەورە هەمومان دروست کردووە هەڵێبی ئەمڕۆ تۆ ئومێد و بە خوای گەورە بێرە وەڵا خوای گەورە هاوکاری دەکات و تورکیا چییە ئێران چییە تۆ ئومێد و بە ڕەحمی خوا بێ ڕەحمی خوا هەمیشە هاوکاری دەکات دەڵێن مرۆڤ هەتاوەکو نەکەوێتە تنگانە و نەکەوێتە نەبوونیەوە زۆر ناگەڕێتەوە بۆ لای خوای گەورە دڵنیام هەمومان لە کاتێک لە کاتەکانی ژیانە کەوتوینێتە تنگانە ڕاستەوخۆ پەنامان بۆ خوا برو چونکە زانیمان لەو کاتەیە تەنها ئەو ئەتوانێت لەو مشکلەیە دەرمان بکات ئەمەش لەو کاتە
جۆرێک لە ئیمان بەهێزی ینی جۆرێک لەوە گەڕێتەوە کە هیچ دەرچەیەک نییە ئیلا دەرچەی خی پەروەردگار نەبێت لەبەرەوە گرنگە لەو کاتانەی کە لە تنگانین و لەو کاتانێکی کە لە خۆشی و لە شادیان خدامان لەبیر بێ بۆ ئەوی لەو کاتانێکی کە لە تنگانین خدا زووتر بێت هاناوەمانەوە ئێمە زیاتر هاوڵاتیانە دوێنین لەسەر ئەوەی کە تا چەند پشت بەخوا ببەستین تا چەند پشت دادپەروەری خوا ببەستین لە ژیانمانە بزانین ئەوان چیمان پێڵێن لەگەڵمان نابن خی گەورە هەتا سەر بە ڕۆزی هەرەیە ئیتر هیچیش نەمێنێ ئیشە خوانێکە نابێت خی گەورە بە تەندروستێکی باشەوە تۆ نەخاتەوە ڕۆژێکی نوێەوە تۆ لەکوێ توانی ئیش و کارکەی تۆ لەکوێ توانی پارە پێیاکەی ئینسانی باوەڕی بەخوا هەبێت دەرامەتیش پەک ناکەوە ڕستق پەک ناکەوێ خوا کەفیلی ڕستقی ئێمەیە وتوانە لە لادەیەکە وتوێتی باراشە هەیە بۆ زستان وتوێتی وەردم هەیە یعنی وەردی هەیە بۆ ساڵی داهاتوو ئەوە نەبیر و باوەڕی لەگەڵ خی خۆیان بەقۆت بوو ومێدم بە حیزب نییە ومێدم بە حکوومەت نییە ومێدم بە حج کرد ومێدم بەس بەخوای گەورەیە خەڵ قەنەعەتی نەماوەی مرۆ ئەنا ئەوەی کە بجوڵێ لەم سەر عەرزی خوا بەش خۆی ڕزقێدا هەموو مافێکیەوە بە تۆ عقلی یاویتە تێ دەستی یاویتە تێ چاوی یاویتە تێ کە بڕۆ ئیش و کاری پێ بکەی بجوڵەی پێی تەسادفم کردووە لە حاڵەتی مەرگا بووم خدا ڕەحمی پێم کردووە لەسەر بان کەوتومە خوارەوە لە دوو تەبەقە بازم خدا ڕەحمی پێم کردووە زیندوما و هەر ئاوایشمە زۆر زۆر سپاسیەکە حسبي الله ونعم الوكيل أمي بدس خواي وەکو گەنج تا چەنە قەنەعەتێ بە مەسەلەی ڕەحمی خوا هەیە زۆر بەڵێ باشە بۆچی هەنێک لە گەنجە بینین گلەیەوە کاڵێ بۆچی من خوا بە دەوڵەمە دروستی نەکردوم یەکی تری بە دەوڵەمە دروست کرە منی بە فەقیری پەیوەندی بە دینویە کابرا لە دین تێ ناگا بۆی و قسەیەکات ئەگەر لە دین تێبگا من لە خۆمە سیرکەم یعنی ڕاستە و کابرا هەبوون لەوانەیە و ڕەنج با لەوانەیە یعنی خوای گەورە ویستی خوای گەورە لەسەر شتەکە ئەو هەیبێت لەوانەیە ناتوانێت بغڕا نابێت پێیت بەس لەوانەیە گەربیا بم من پێی بغڕابم و ئامادەنم یعنی تشتی خراپی بکەم یا شتی خراپم لێ بۆشێت و ئەگەر من هەبوون بم بینیمان لە چەند ڕۆژ ڕابردووە بارانێک باری کە زۆرێک لە بەنداوەکانی وڵاتانی دراوسێت بەردرانەوە کە پێشتر هەڕەشەی ئەویانە کرد بەنداوەکان ئەگرینەوە با بڵێن هەرێمی کوردستان خەڵکێکە ترسا ئەمە ڕەحمی خوا نییە فعلن پیشانمانە خۆیان بە غەزەبی خوایش لە عینی کاتا بوو کە بۆ سەر ئێران نردوێتی بینیمان زەرێکی زۆر درالەوەێکی زۆر زۆری لێکەوتوە کەەوە وایە کرد ئالاساس ئاو نێڵە لە وڵاتە دەیەوە تا خۆی مەزبورێتی خۆی ئاو نێرێت باشە ئەمەی کەوتمان کە هەندێک گەنجواڵێن ئەمە زعیفی ئیمانی گەنج نییە لە ئێستا لە سەواسڵ من پێم وتی کێشەی کۆمەلگای ئێمە لە وڵاتای سەوەیە نەبوونی حجرەیە نەبوونی چەند مامۆسایەکی باش کەس ئامادەنیە دەرز و ئاین وڵێت و لە وڵاتە یعنی بەڕێژی باشتر ئەوش ڕێگە پێ نەدراوە ناتوانانی مامۆسا لە سەری ئەکەوێ یعنی دوو گەنجلوان لە ماڵەکە دانیشن دەرزی قورئان خوێن مشکلی لێ بێتەوە چەندێک لە ژیاندا پشت بەخوا ببەستی بۆ کاروبارەکانی ژیانی خۆی بەیانی تا ئێوارەت ئێمە هەر دوکانەکەگە مەڵە بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا ئارە وەڵڵا قەرزاریشم من یەکێکیان خۆم بەس نیم کەفرێکم نەکردووە بەخم نەکردو بڵێ مەڵا بەخوا نایداوەمدایە بە ئەو نەیداوە بە من سیخەت بە ڕەحمی خوای گەورە هەیە لە ژیان تا ئارە وەڵڵا بەس بە ئەو هەمە ئارە بەخوا بۆچی ئەبینین هەندێ لە خەڵک گلەیەکە لەوەی ئەڵێ بۆچی من دەوڵەمەندی بۆچی خوا نەیداوە من بێەوە هەمووی فەقیر بێ نابێت هەرکێ بەهینی خۆی خوا ئەیداتێ هەیە بە هەرا بێت هەمووی وەک کویەک بێ نابێت ئەگەر فەقیر نەبێ دەوڵەمەندی نابێت ئەوێ هەردووکیان بێت بینیمان لە چەند ڕۆژ ڕابردووە ئەو بارانە بەلێزمەیە باری بەڕەحمەیە باری کە وای کرد وڵاتەکانی دراوسێ کە پێشتر هەڕەشەی بەستنەوەی ئاویانە کرد بەنداوەکانیان بەردایە ئەمە ڕەحمی خوای پەروەردگار نییە کە نیشانوانەدا کە بۆ هەموو کاتێک من دەسەڵاتم لەسەر و هەمووانی ترەوە دەسەڵاتی خوا لە هەموو کەس گەورەترە ئەوە ئەو پیلانە ئەوان جێراخوا بەتاڵی کردووە ئەو نێ ئەوەکان لە حیوەتا بەرداوە ئارە وەڵڵا ئەوەی گلیان داوە هەندێکی بۆ زەرەر بۆ خۆشیان بۆ خۆیان زەرەرە ئارە وەڵا زۆریان لە ناوچوون بە قەرار باشە قسە چییە بۆ ئەو گەنجانی کە هەمیشە گلەیەوە کەن خوا بۆچی بە دەوڵەمەندی دروستی نەکردو وەڵی گەنج خۆ ڕێزمەیە بۆیانی ئیسا ئەرزان هەرزە ینی ئەقلی وەکوینی کاملیان نییە بزان خوا هەتاکو تۆزی خۆیان نەگر نازانن ئینسانە تاوەکو نەکەوێتە تنگانە زۆر پشت بەخوا نابەچەکە بەتە تنگانە اینجا ئازانە هیچ دەرچەیەک نییە جگە لە خوددا ئێوێ لە فەرعانە و تنگانە بەخوا پشت پەیوان و خوا بێت کەسی تر نییە خەیری خوا وەڵا ئەڵێم ڕووکەنە خوا هەر بگەڕێنەوە بۆ لای خوا باشە ببڕن
بۆ ئەدەی ئەوێت هیچ دەست نەکەوێت بڕێ خراپە بکەی نابێت لە ژیان تا هەست کردووە خدا بەڕەحم بۆ لەگەڵ تا من وەکو خۆم قەناعەتم هەیە لە 100% خوا بەڕەحمە لەگەڵما لە 100 ئەگە بڵێم لە 100% ئیشی بۆ کردوم گومانیتیانی باشە بەڵام بۆچێ بینین هەندێک گەنج ئێستا گلەیەوە کەناڵێن بۆ خوایەمەی بە دەوڵەمەنی دروست نەکردەوە بۆچی ئێمە فەقیرین بۆ ئێمەش دەوڵەمەند نین قوربان خەڵک قەناعەتی نەماوەی ئەمڕۆ ئەنا ئەوەی کە بجوڵێن لەم سەر عەرزی خوا بەش خۆی ڕزقێدا بەڵام کابرا ناجوڵێ و کاسبی ناکەگەی خوا ڕزقی بە ڕەنگە دەوڵەمەندەکانیش بۆ خۆی گلەیان هەبێ دەوڵەمەندی گلەی هەیە دەوڵەمەندی بەو پارە و زۆرەی خۆی خوا ڕزقێدا بەس بەقەو ڕزقێدا کاسبیەکە بجوڵێ خوا ڕزقەدا بەڵام خەڵکی ئەمڕۆ قەناعەتی نەما و کابرا معاشی هەیە 800 هزار بەوە داهی ناکات تێ کاسبی ترەکە لە ژیانی خۆتە تا چەندێک پشت بەخوا بەستۆ بۆ کاروبارەکانت من بەیانی نییە بە دڵێم خوایگەیان بە پشتیوانی تۆ ڕزقی ئەو ماڵ مناڵم بەی بێگومە ڕزقی داوە هیچ ڕۆژێ نەبووە من ڕزقم نەوێ ڕزق ڕۆژێک کەم و ڕۆژی زۆرەی ڕزقی ئەم دنیا وایە بەخوا معاشیشم نییە بەڵام بە کاسبی خۆم ئەژیم و تا ئیسا مەخدوری کەس نەبوو پێت وایە خوددا لە ژیانە دادپەروەرە لەگەڵ هەمومانە بە تاکید خوای گەور ڕقی لە هیچ کەسێ نییە ئەلبەتە من شایانی ئەوم خوای گەور ڕزقی منەدا ڕزقێکی داوم لەوە چ ڕزقەکەم ئیمڕۆ کەم بێ بەس کاکە نەخۆشیم لە کۆڵ بووە تۆ ماڵ و مناڵەکەم نەخۆش نییە بێوەیم مەنا هەیە کابرا ڕزقی زۆرە بەس نەخۆشەکەوێ لە خەسخانەکەوتووە پارەی عیلاجی نییە شتێکی هەیە لە شتێکی کە نوقسانە ئیسا من ڕزقەکەم لەوە چ لیرە کاسبیەکەم ڕۆ دەپەیاکەم بەس لەورە خوا ماڵ و مناڵەکەمی سەلامەت کردو ناچم بۆ خەسخانە لەوە چێ کابرا دەوڵەمەنە ڕۆژی 2 دەفتەر پەیاکە بەس کاکە 2-3 دەفتەردا باقی گورچی لەیە ئەیدا بە نەخۆشینە بە تاکید خوای گەورە لێلایەک و ناداتی لەلایەک ترۆ داتی هێگەی ئەوەشی کە هەیەی دەوڵەمەندە زیاتر سیرەکە بە خۆتۆ مرتاح نییە نەخۆشە قەلەقە بێتاقەتە ئەبێ بۆ هەموو شتەکان بیگەڕێنەوە بۆ خوا بڵێ خوایە گیان نیەت کاسبیم بی بەشی تۆدا ئەگەر تۆ قەناعەت بەوە بێ خوا ڕزقی تۆ بە بەشی تۆدا بە زیاییش و بەس خەڵکی ئیمڕۆ قەناعەتی نەماوە هێگەی بەڕێی من خەڵک قەناعەتی نەما چون کابرا کاسبیەکە معاشێکی باشی 700 هزار پێی ناژی بۆ پێی ناژی کاک دەستی بێەوە بگرە پێژیت بەس خەڵک قەناعەتی ئیمڕۆ بێ نەماوە بەخشیوێتی چای بەخشیوە گوێچکەی بەخشیوە ژیانی بەخشیوە بە ئینسان بەس ئەمڕۆ کابرا گەنجەکە وەکو ئینسانەتی خۆی مافی هەیە و ئەڵێ بۆ برادەرەکەم هەیەی بۆ بەرامبەرەکەمێتی قەچەکە بام ژەم بێ باشە بەڵام ئەم گەنجە بیر لەوە ناکاتەوە ئەگەر وەکو پارۆ سەرۆت و سامان کەمی هەبێ بەڵام لەلایکەوە کۆمەڵشی تری پێداوە کە ئەم بیری لە ناکاتەوە تەندروستیە دایک و باوکە کە سوکارە ئەمنیەتە ڕاستە ئێستا کابرا هیوا هەیە ملوێنە مەعاشی هەیە هێشتا ناڕازیە مەسەلەن هیواژەیەکی نییە زۆر قەناعەتی هەیە ئەو پەیوەندی بە ئینسانەت و مێشکی خۆیەوە هەیە بەس تۆ خۆت تا چەندێک باوەڕت بە با بڵێن تا چەند پشت بەخوا بەسی لە کاروبارەکانی ژیان بەخوا بەستوە هەموو کاتێک بۆ هەموو شتێ بەس وەکو ژیانیش وەکو ئەو خەڵکە هەڵسم بە ژیانی خۆم و هەڵساوم بە ژیانی خۆم بەس کابرا ئەمڕۆکو قەناعەتی خۆی قەناعەتی نییە بەوەی کە هەڵسو کەوتی تیاکە ئەوەیە مەسەلەکە کاتە پشت بەستن بەخوا نابێ بە جۆرێک بێت تۆ بڵێ وەڵام پاڵی لێدەمە خوای نێری ئەبێ خۆت بجوڵێ نابێ بێ خۆ بجوڵیت و اینجا خۆشە داتێ خوا هەموو شتێکیاوە بە تۆ ئەقلیاویتە تێ و جەستە یاویتە تێ کە هەڵسی بەڕای تۆ خوا دادپەروەرە لەگەڵمانە باڵێ خوا دادپەروەرە لەگەڵ هەموو کەسێکە من پێم وایە دادپە هەموو مافێکیەوە بە تۆ ئەقلیاویتە تێ دەستی یاویتە تێ چاوی یاویتە تێ کە بڕۆ ئیشوکاری پێ بکەی بجوڵی پێی خۆ ناکرێت تۆ دانیشیت و ئەگەر خۆم دانیشتم منەوە کاتە خۆم لە شتێکم کەم بوو خەتاکە خۆم وایە خۆت بەرپرسی لەوە هەڵناسی بۆی کە ژیانە بڕابەڕیا تۆ کە هەڵناسی سە برسیتە بڕۆی نانێ بخۆی خۆی نایە بڕاتە دەم تۆ نانەکە وانە ئەو چیت هەیە بۆ گەنجانت وەڵای من ئەڵم بەو گەوجانە بجوڵێن بۆ ژیانی خۆیان ئەوەی کە ئەیانێ بەدەستیێنن خدا چی بۆ کردووی لە ژیانت تا تۆ پشتی پێبەستی ئەمە لاشێ ساقی پێمداوە تەنی ساقی پێمدا و ئەمانە خوا پێداوی ئەی چۆنێ خوا پێمیداوە کێ پێمیداوە ئەی بۆچی هەندێک لە جوانەکانە بینین هەندێک لە گەنجەکانە بینین هەمیشە گلەی یەکەن وەڵام من قەت گلەی ناکەم بەدەستی ڕەحمی خداویەوە ئەوەندە ڕازیم ئەوەندە بەدەستیەوە ڕازیم بەدەستی شتێکترەوە ڕازین قەناعەت بەم بەشە هەیە کە خوا لە ژیانە پێ ئەرێ وەڵا زۆر قەناعەتمەیە ئەرێ وەڵا قەناعەتی لە ژیانی خۆتە خدا تا چەند بەڕەحمەوە لەگەڵ تا بە قەناعەتی خۆت چۆن یانێ لە زندگی خۆدا خدا تا چەند بەڕەحم بووە لەگەڵ تا لە ژیانی تۆە زۆر بەڕەحم بووە چون من چەند جار سەدەمە سەری لێم داوە تەسادفم کردووە لە حاڵەتی مەرگا بووم خدا ڕەحمی پێم کردووە
لەسەر بان کەوتومە خوارەوە لە دوو تەبەقە بازم خدا ڕەحمی پێم کردووە زیندوو ماوم زۆر چتگەل بووە خدا ڕەحمی پێم کردووە. لە ژیانی خۆتا قەنات وایە خوای پەروەردگار دادپەروەرە لەگەڵمانە لە ژیانە؟ ئەرێ وڵا دادپەروەرە. بۆچی هەندێک کەسە بینین ژیانی بۆ منە دەوڵەمەند هەندێک کەسە بین فەقیرە هەندێک کەسە بینین کاری هەیە هەندێکە بین کاری نییە. ئیتر ئەوە بەدەستی خواوەیە بەدەستی من و تۆوە نییە. ڕستەکەی تو وا بۆ ڕستەکەی منی جواب بووە ئیشەکەی تو وا بۆ ئیشەکەی منی جواب بووە. تۆ چی بەو گەنجاناڵێ ئەو پرسیارانەکەن ئەڵێن بۆچی خوا ئێمەی بە دەوڵەمەندی دروست نەکردو؟ وەڵام من قەت ناڵم خدا منی بە دەوڵەمەند دروست نەکردو هەرەوە لاش تەنی سالمی پێم داوە زۆر بە دەوڵەمەند ئارێ وەڵا زۆر دەوڵەمەند مەمنونی بەم بەشەی پێداوی. ئارێ وەڵا زۆر مەمنونم زۆر ڕازیشم پێ. ئەگەر من ناقز بوایم چیم کردایە ئەگەر فەلج بوایم ئەگەر ئیفلیج بوایم لەسەر خیابان بوایم چیم کردایە ئەگەر زۆر چتگەلم کەم بواە لە دنیا چیم کردایە. هیچ شتێک بە دەوڵەمەندی نابێ بە خانوو نابێ بە ماشین بە سیارە نابێ. هەر ئاوایشمە هەر ئاوایشمە زۆر زۆر سپاس یەکەم زۆر زۆر دەستخۆشی پێڵێم. خی گەورە هەتا سەر بە ڕۆزی هەرەیە ئیتر هیچیش نەمێنێ ئیشە خوانێکا نابێ. خی گەورە بە تەندروستێکی باشەوە تۆ نەخاتەوە ڕۆژێکی نوێەوە تۆ لەکوێ توانی ئیش و کارکەی تۆ لەکوێ توانی پارە پیاکەیت. ئینسانی باوەڕی بەخوا هەبێت دەرامەتیش پەک ناکەوە ڕسق پەک ناکەوێ خوا کەفیلی ڕسقی ئێمەیە. وتوانە لە لادەیەکە وتوێتی باراشە هەیە بۆ زستان وتوێتی وەردم هەیە یعنی وەردی هەیە بۆ ساڵی داهاتوو ئەوە نەبیر و باوەڕی لەگەڵ خوای خۆیان بەقۆت بووە. ئومێدم بە حیزب نییە ئومێدم بە حکوومەت نییە ئومێدم بە حیچ کرد ئومێدم بەس بە خوای گەورەیە. خەڵ قەناعەتی نەماوەی ئەمڕۆ ئەنا ئەوەی کە بجوڵێ لەم سەر عەرزی خوا بەش خۆی ڕزقێدا هەموو مافێکیەوە بە تۆ عەقڵی یاویتە تێ دەستی یاویتە چاوی یاویتە تێ کە بڕۆ ئیش و کاری پێ بکەی بجوڵێ پێی. تەسادفم کردووە لە حاڵەتی مەرگا بووم خدا ڕەحمی پێم کردووە لەسەر بان کەوتومە خوارەوە لە دوو تەبەقە بازم خدا ڕەحمی پێم کردووە زیندوو ماوم هەر ئاوایشمە زۆر زۆر سپاس یەکەم. حسبي الله ونعم الوكيل ئەمێ بەدەست خوای. تا چەند قەناعەت بانی لە ژیانی خۆتا بۆ کاروباری ژیانی خۆت پشت بەخوا بێت؟ وڵایەت هەموو کاتە پشت بەخوا بەستم هەموو کاتێ لە ژیانم پشتم بەخوا بەستووە بەخوا بەستەوە خۆشە چی دابێ هەر ئەوەی دەوڵەمەندی فەقیری بەدەست خوای هەموو شتێ. ڕازیت بەو بەشەی کە خوا پێدا وڵای ئەوە ڕازیم هەتا ڕۆژی قیامەت چۆن ڕازی نیم زۆریش نەکەم وەکو موسڵمان دڵم هەر پێی خۆش هەموو کاتێ. باشە خوا لە ژیانی تۆیە بەڕەحم بووە لەگەڵ تا. وڵا ئەوە بەڕەحم بووە تا خواڵێ بەس هەروەڵ حەدیش مولە لەخوا بەدە چوومەتە ماڵی خوای شوو. چۆن قسە چییە بۆ گەنجانە کە گلەیەکەن ئەڵێن ئێمە خوا بۆ بە دەوڵەمەندی دروستی نەبێ گەنج گلەی بکە هەم کە جۆڕ بکاتە خوا خوای گەورە هەر یارمەتیەدا ئەتۆ ڕوو ناکەیتە خوا تۆ عیبادەتی خوا ناکەیتەوە تۆ دووری لەخوا ئەیتە خوا چی بۆ بکە برا گلەیشەکەن لەخوا گلەی لەخواکە نابێ لەخوا بکەیت. بۆ ئەو گەنجانە بیر لەوە ناکەنەوە کە لاشەیەکی تەندروستیان ژیانێکیانەیە کە کۆمەڵە شتیانەیە کە خەڵکی دیکە نیە. وەڵا گەبتەوێت حەزر لە شتاقی بە بڕۆ تەماشای خەستەخانەکان بکەن بڕۆ سەدەی خەستانەکە بزانێت چەند نەخۆشی تایە و چەند هەمووی هاواری خواکە تێگەی خەڵک داما بوو بەڵێ زۆریش هەنێ بێ هەموو پشت بەخۆ بەستین. باشە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان بارانێکی وا باری کە ئێران و تورکیاوانە ئاوەکەیان بەردایەوە بەنداوەکانیان بە ناچاری بەردایەوە کە پێشتر هەڕەشەی وایە نەکریان و ئاوەکە گرینەوە ئەمە ڕەحمی خوا نیە نیشانی ئەمە ڕەحمی خوایە ئەو بگەنەوە لێمەی تر ئێمە لێرە ئەخنیکەین لە تیونانە بەڵام خوا بە ڕەحمە ئەمە خوامانەیە دەسەڵاتی خوددا لەسەر و هەموو شتانەوەی. حسبي الله ونعم الوكيل ئەمێ بەدەست خوای. ئینسان کە دێتە ژیانەوە بۆ هەموو کاروبارەکانی پێویستی بە کەسێکەیە کە پشتیوانی بکە کە ئەو کەسەیش گە لەخوا کەسێکی باشتری دەست ناکەوێت لە ژیانێ چونکە لە هەر کاتێکە ئەگەر تەنیا بێ ئەگەر لە ناو خەڵک بێ ئەگەر فەقیر بێ ئەگەر دەوڵەمەند بێ گەورەترین پشتیوانی خوای پەروەردگارە بۆیە پشت بەستن بە ئەو باشترین کەسە بۆی لە هەر کاتێکا بتەوێت فریاد بکەوێت لە کێشەی دەرونیەوە لە کێشەی مادیەوە لە کێشەی جەستەوییان کێشەی تەندروستی و هەر شتێکیکە کە مرۆڤ پێویستێتی چونکە مرۆڤ بە بەردەوامی پێویستی بە خوا و بە ئەو پێداویستیانە هەیە کە لە ژیانە پێداویستی مرۆڤ زۆرە کەم پێداویستە زۆرانەیش بە مرۆڤەکانی چواردەوەری دابین ناکرێت بەڵکو کەسێک کە بتوانێت خاوەنی هەموو شتانە بێت کە بە مرۆڤ بەخشێ تەنها خوایە بۆیە پشت بەستن بەخوا و بە ڕەحمی خوای پەروەردگار کارێکەکە بۆ ئینسان کە هەمیشە بە ئاسوودەیی یان بە مطمئینی لە ژیانی خۆیان بژی. پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.